شێر و فیل ورچ و زەڕافە و ڕێوی ناسراون بەگیان لەبەری کێوی. ئەو باخ و گوڵزار و گوڵستان و گوڵ و درەخت و باخانە بپارێزن و ئەگەر توانیان ئاویان بن کە هەن. ئەو خاڵخاڵۆگەیە چەند جوانە، کەلتوری ئێمە وای لە مناڵ کردو کە خۆشی بوێ. وا بکەین کە مناڵەکانمان فێر بکەین چۆن سوود لە پاشماوە فرێدراوەکان وەربگرێت بە ئامانجیەوەی کەش پاک و خاوێنی ژینگە ڕاگرێت. هیوادارم هەموو کەسێک هەموو مناڵان بتوانن ئەم شارە جوانە بپارێزن و هەست بە بەپرسیارەتی بکەن و ژینگە و ژیانی خۆیان بپارێزن. زۆربەی زۆری ئەم بابەتانی کە لێرایە ژینگەی پێوەیە، تابلۆ ژینگە، ژینگە دۆستی، یاوانەی ژینگە. ئەمە شارێکی کە بە ناوی ژینگە دۆست کە باسی ئەوە کە چۆن لە سەیران و گەشتا چۆن کاتێک کە خەڵگە چێ بۆ سەیران چی بکات باشترە. لە سەیران و لە گەشتا، لە گرد و دۆڵ و دەشتا، بابە و دایە و خزمانم لەگەڵ گشت هاوڕێکانم وەک ژینگە دۆست دەمناسن، ڕێزی زۆرم لێ دەگرن، چونکە لەوە دڵنیام لای ئەوان وەک پێشەنگ وام، دوای تەواو بوون لە سەیران ئەوانیش لەگەڵ مندان، بە یەکەوە وەک یاری بە گیانی پڕ هاوکاری، چی پاشماوەیەک هەبوو کۆی دەکەینەوە هەموو، چەند کیسێکمان هێناوە بۆ خاشاک و پاشماوە، تا ئەو شوێنە خاوێن بێ بۆ ئەوەی دوای ئێمە دێ. ئەمە ینی مناڵەکە وا ئەکاوکو ئەو ڕێنمایی ژینگەی بە گەورەکانە لێرە حەزم کرد کە ئەو ڕۆڵە بم بە مناڵ بە تایبەتی و ئەمەش خوێنینەوە کە هەر بە ناوی ژینگەوەیە. بە یەک دەنگ هاوار دەکەین ژینگەمان خۆشەویستە، پارێزگاریکردنی کارێکی زۆر پێویستە، ئێمەی ژیر بە گشت هێز و توانایەک هەوڵ دەدەین، ژینگە خاوێن ڕابگرین، بە هەمووان جوانی بکەین، لە باخچە و شوێنی گشتی گوڵ و نەمام ڕواندن، سەوزایی زیاتر دەکات، خۆشی بە دڵ دەبەخشن، بۆ پشودان و یاری دەبێت بە خۆشترین شوێن، پڕە لە ئۆکسیژین و لە هەوای پاک و خاوێن. دارستان سوودی زۆرە، باسی دەکەم بە نۆرە، ئۆکسجین پەیدا دەکات، پیت و پێز بە خاک دەدات، بەری ڕەشەبا دەگرێ، ڕەژووی لێ دروست دەکرێ، لێی دەتاشرێ تەختی ماڵ، دەرگا و بێشکە بۆ مناڵ، میوەمان پێدەبەخشێ، چیاکانمان دەنەخشێ. دارستان سوودی زۆرە، بۆم باسکردن بە نۆرە. لەم شعرانەیە کە خوێنمەوە و مناڵ هانەیەم ژینگە پارێزی بکەن. ژینگە پارێزی جۆری زۆرە، ئەو باخ و گوڵزار و گوڵستان و گوڵ و درەخت و باخانە بپارێزن و ئەگەر توانیان ئاویان بن کە هەن، بە شێوەیەکی کەش شوێنە چۆڵەکان، ئەو شوێنانەی کە هێشتا نەبوون بە باخ و گوڵستان و گوڵزار، هەوڵ بن بە هەرەوەزی لەگەڵ کەس و کاریانە، لەگەڵ هاوڕێکانیانە، بە مۆڵەتی مامۆستاکانی و بە یارمەتی مامۆستاکانی ئەتوانن ئەو شوێنانەی کە هێشتا چۆڵ و خاکن بیانکەن بە گوڵستان، بیانکەن بە دارستان، نەمامی تیا بچێنن، گوڵی تیا بچێنن و تەنانەت ئەگەر گۆڕەپانی یاریشیان هەیە ئەتوانن لە دەوروبەری گۆڕەپانەکەیە لە هەنێ شوێنە نەمامی جوان، درەختی جوان بچێنن، نەمامی جوان بچێنن، هەم ئەبێ بە سێبەر و هەم ئەبێ بە جوانیەک بۆ گۆڕەپانەکە. ئەمە
مناڵ وا فێرەکەین کە ئەم مێروانە ئازار نەدات. ئەو خاڵخاڵۆگەیە چەند جوانە، کەلتوری ئێمە وای لە مناڵ کردو کە خۆشی بوێ، پێی وتووە ئەگەر تۆ ماڵی خاڵی لەبیر چوو ئەوە ئەم خاڵخاڵۆکەیە بۆ ئەوبا بۆ ماڵی. ئەو مێروانەی کەوا ئێمە ئەیبینین، ئەو شەوگەردەی ئەیبینین، ئەوە هاتیەت ئێمە ئینەکانمان حەوشە و ماڵۆوینەکەمان بە پاکەکاتەوە کەچی ئێمە یان کوژین. ئۆپەرێتی خاڵخاڵۆکە مناڵ ئەڵێ باڵداری بچووک جوانی ئێسک سووک، بەرگت خەشەنگە وێنەی تازە بووک، من چاوەڕوانم ببیە میوانم، زۆرم خۆش دەوێت ئارامی گیانم. خاڵخاڵۆکە وەڵام هاتەوە، مناڵی نازدار بەهرەی کردگار، تۆ خۆشەویستی لای پەروەردگار، چیت لە من دەوێت ئەی مناڵی ژێر، بۆت ئەنجام دەدەم لێم نەبی زوێر. دانە مناڵەکە ئەڵێ چی ئەوێ؟ وەرە سەردەستم بە جوانی دمەستم، لە لای خاڵی خۆم زۆر خۆشەویستم، نازانم ماڵی خاڵم لەکوێیە، مژدەی سەردان و هەواڵم پێیە. خاڵخاڵۆکە ئەڵێ چی؟ من خاڵخاڵۆکەم دۆستی مناڵم، بە هاوکاریتان شاد و خۆشحاڵم، هەر ئێستا دەفڕم ئازمان تێی دەکەم، بۆ ماڵی خاڵی ئازیزت دەبم. ورن ورن مناڵان کۆبینەوە لە کۆڵان، هەر وەک نەریتی جاران بچین بۆ دەرچی ماڵان. هەر کەس پەڕۆی خۆی بێنێ، سەرمان لێ نەشێوێنێ، بیکەین بە بووکی باران، بۆ ئەوەی جوان بنوێنێ. هاوار بکەین هەمومان هەیاران و مەیاران، یاخوا داکاتە باران بۆ فەقیر و هەژاران. ئەمە کۆبرەیەکی فۆلکلۆریە. بە پەڕۆی ئاڵۆواڵا بووکەمان ڕازاندەوە، دەستە دەستە کوڕ و کچ لە دەورمان کۆبوونەوە، خێزانی کووچە و گەڕەک پێشوازیان لێ کردین، نەخواستی ئێمە زیاتر ئاویان بەسەردا کردین. بووکە بە بارانێ سەعاتی جارانێ، ئاوە دەغڵودانێ خواستی مناڵانێ. ئاو تێڕکێژمە لەگەڵ کەلتورەکە. ئەمە یەکێکە لەو کتێبانەی کە بۆ مناڵانم نووسیوە بە ناوی ئاوازی پێکەنین، کە بە هەر لێرەشەوە ئەوە بڵێم کە زۆر جار ناونیشانی کتێبەکان کە بۆ مناڵاندا ئەنین بێ ناونیشانێک بێ کە سەرنجڕاکێش بێ. ئێستا ئەم ناونیشانەگە لە ناو کۆمەڵێک کتێبی ترا دای بنێ بە وێنەوە زیاتر سەرنجڕاکێشە و مناڵ حەزەکا بیخوێنێتەوە. کۆمەڵی هۆنراوی تایە ئەم کتێبە، بەڵام من یەک هۆنراویانە خوێنەوە کە بە ناوی تابلۆی ژینگە. ئەم هۆنراوەیە تەکنیکی داڕشنەکەشی جیاوازە، هەر وەکو هۆنراوەکانی تر نییە، هەر ئاسۆیی بێت و دوو دەردوودە، بەڵام ئەمە تەکنیکی داڕشنەکەی جیاوازە. تابلۆی ژینگە شێر و فیل ورچ و زەڕافە و ڕێوی، ناسراون بەگیان لەبەری کێوی، دارستان بێشە و لانە و ماڵیانە، سروشتیش هەر بەوانەوە جوانە، باڵندەی جۆرا و جۆری زۆر لێیە، بوون بە هۆی ڕەنگا و ڕەنگی ئەو جێیە، هاوسەنگی ژینگەیان بۆ ڕاگرتوین، پێکەوە ژیانیان بۆ جوان کردوین. لێرەدا هەندێک وەکو تەکنیکی هۆنراوەکە جیاوازە، هاتووم پەیامێکی لە کۆتایە پەیامێکی بچووکی شماوە بە مناڵ کە باڵندە و گیاندارەکان هاوسەنگی ژینگەمان بۆ ڕاگرن. ئەمە زۆر گرنگە کە مناڵ بزانێ هاوسەنگی ژینگە، ینی ئەوانش گرنگن بۆ ژینگە، بوونی ئەوان گرنگە، یا بوونی دارێک، درەختێک، گەڵایەک، گوڵێک بۆ مرۆڤ گرنگە. و ئەمەش دواهۆنراوەیەکە خوێنمەوە بۆ ژینگە پارێز، کە ئەمیش باسی ژینگە پارێز دەکە. ئەڵێ ژینگە پارێز لەم ژینە کاری ڕێک و سەنگینە، هەوڵ و ماندووبوونی ئەو جێی ڕێز و پێزانینە،
دڵسۆز و چالاک دیارە هەمیشە ماندووی کارە مەبەستی ڕاگررتنی پاک و خاوێنی شارە دەست بەکارن ڕۆژانە چی شەقام و کۆڵانە بە هەوڵی ژینگە پارێز هەردەم خاوێن و جوانە با تاجی ڕێز و شکۆ پێشکەشیان بێ ڕاستەوخۆ لەگەڵ چەپکە گوڵێکی گەشاوە و جوان و خۆش بۆ. من خۆم لە ڕابردووە تقریبان با بڵێن نزیکەی 20 دانە چیرۆکم بۆ مناڵان نووسیوە چیرۆکی ژینگەیی تایبەت بە ژینگە. یەکێک لە چیرۆکەکان چیرۆکێکە کە مناڵێکە باسی ڕیسایکلینەکە کە بەداخەوە بابەتی ڕیسایکلین بابەتێکی زۆر گرنگە لە جیهانا گرنگی پێدەدرێ و سوودی لێوەرەگیرێ. ئەم مناڵە لە باوکی ئەپرسێ لە ناو چیرۆکەکەی هەر چیرۆکێکە بە ناوی ڕیسایکلین با بە ڕیسایکلین چییە؟ باوکی پێی ئەڵێ ڕیسایکلین واتە کۆکردنەوەی ئەو پاشماوانەی کە ئێمە فڕێماندا و دوجار سوود وەرگرتنی لیان. ئەم مناڵە ئەبێتە بیرۆکە لە لای لە با بڵێن بە ئاگایی ئەم باوکە کە فێری ئەکای ڕیسایکلن چیە. هەمیشە مناڵۆک و فەیلسوفێکی بچوو وایە بە دوای بابەتەکان ناچێ پرسیارەکە. ئەم مناڵەش لە با بڵێن سۆنگەی ئەوەی کە گوێی لێ بۆ ڕیسایکلین چیە لە باوکی پرسێ، باوکیشی بیرۆکەیەکی پێ ئەدا ئەڵێ ئەو پاشماوانەی ئێمە کە فڕێ ئەدەین ئەتوانین دوجار ژینگە پیس نەکا و بەکاری بێنینەوە. مناڵەکە بیرۆکەی ئەوەی بۆ دێکە سەری بوتڵی ئاوەکان کۆ ئەکاتەوە لەیەوە مێزێکی بۆ خۆی پێ دروستەکەوە ئەمە ئەبێتە بیرۆکەیەک لە قوتابخانەکەیەوە. دوجار هەر مناڵەکان دێن لە ڕێی ئەو پاشماوانەی کە فڕێدراوە بابەتی تری پێ دروستەکەن بۆ خۆیان جارێکی تر بەکاری هێننەوە. بە بڕوای من ئەمە زۆر گرنگە ئەم گرنگیدانە، چکە مناڵ بۆ خۆی ئێمە کە سەیری جسم و حەجمی ئەەکەین بچووکە بەڵام لە عەقڵا مناڵ زۆر وردە هەمیشە پرسیاری هەیە. ئەتوانی مناڵەکانمان ئاراستە بکەین لە مناڵیەوە لە ڕێگای ئەم چیرۆکانەوە لە ڕێگای پرسیارەکانیانەوە بۆ ئەوەی کە ئێمە هۆشمەندانەوە ئاگایانە بتوانین کە وا بکەین کە مناڵەکانمان فێر بکەین چۆن سوود لە پاشماوە فرێدراوەکان وەربگرێ بە ئامانجیەوەی کەش پاک و خاوێنی ژینگە ڕاگرێت. ئەدەبی ژینگەی بۆ مناڵی فێری ئەوە دەکا کە ژینگە پارێزی بکە. ڕەنگە 12 شعر و چیرۆکی ژینگە پارێزی بخوێنێتەوە ئاوا تۆزێ چوە پۆلی با بڵێن شەشی سەرەتایی و یەکی ناوەندی و ڕێگەیتر ئارەزوومەندی ئەوەی هەبێ بچێتە ڕێکخراوێکی ژینگە پارێزیەوە. ینی ئەم شعرانە بۆ کە شعری با بڵێن ئامۆژگاری و شعری تعلیمی و شعری فێرکاری پێڵێن، ئەمە مناڵ هانەیە درەخت و گوڵ و دار و بەردی نیشتیمان بپارێزی و دواتریش خۆی وەکو چۆن لە تەنگانەیە هەمومان ئامادەین جانی خۆمان بەخشین بە نیشتیمان و بیپارێزین لە دوژمنان. مناڵیش ئەوسا هەموو مناڵێک کە ئەو شعر و دەقانە خوێنێتەوە شعر و چیرۆک و با بڵێن ئۆپەراتانە خوێنێتەوە کە بۆ ژینگە پارێزی نووسراون ڕۆحێکی پاڵەوانانەی لەلا دروستە بێ، بەکارێکی پاڵاوانانەی ئەزانێ ئەگەر درەختێک بپارێزێ لە هەڵوەرین، ئەگەر گوڵێک بپارێزێ لە هەڵوەرین ئەچێ ئاوی ئەیە. ئەگەر مناڵێکی لاسار ویستی لە قوچڵی دارەکە بشکێنێ ناڵێ بشکێنێ ئامۆژگاریەکە ئەڵێمە درەختێکە ئەم شوێنەی جوان کردووە با هەردووکمان ئاوی بینیانی مناڵ با بڵێن شێوازی تایبەتی خۆی هەیە لەگەڵ مناڵی هاوڕێی خۆیان بۆ ئەوەی ڕێکەون بۆ ئەوەی ژینگە بپارێزن. خۆی گرنگی هەموو دەقێک چ چیرۆک بێت چ هەنراوە بێت چ ڕۆمان بێت تۆ وا لە مناڵەکەی کە هەندێک زانیاری پێ ببەخشی کە ئەو شتەی خۆش بوێ. ئێستا من باسی ژینگەی بۆکەم وای لێ ئەەکەم کە مناڵ ژینگەی خۆش بوێ و بزانێ ژینگە چییە بۆ ئەوەی کە ژینگەی ویست و خۆش ویست و پارێزگاری لێ کردەوە کەسێکی ژینگە دۆست دەرەچێ سبینێ و هەروەها ئەم پەیامە ژینگەیە جوانش ئەگوازێتەوە بۆ هاوڕێکانی.
ئەم لە شوێنێکە ئەم بابەتەی خوێنەوەتەوە ئەتوانێت لەگەڵ هەندێک هاوڕێیاک لە کاتی یاریکردنا ئەو پەیامە بەوانیش بگەێنێت. ئەو دەقانە کاتێک ڕنگدانەوەیانە بێ کە بگەن بە مناڵ هۆنراوەیەک شعرێک هەر خوێندنەوەکە بێ لەوە ئەچێوەکو پێویست نەگاتە مناڵ، بەڵام ئەگەر کاتێک ئاوازی بۆ دابنرێ و بکرێ بە گۆرانی ئەوە ئەگات بڵێن چیرۆکێکە ئۆپەرێتێکە شانۆییەکە کە نمایش کرا و دەرهێنەرێ کاری لەسەر کرد ئەو کاتە پەیامەکە باشتر ئەگات، بەڵام ئەگەر هەر خوێندنەوە بێ لەوانەیە شتێکی کەمی بگات، بەڵام وەکو ئەوە نییە کە نمایش بکرێ، وەکو ئەوە نییە کە لە تەلەڤیزۆنا نیشان بدرێ، وەکو ئەوە نییە کە ئاوازێکی بۆ دابنرێ و بکرێ بە گۆرانی و بوترێتەوە. ئەمە ئەبێ هەموو ماڵێک نەک ئەم کتێبانەی من کتێبی مامۆسا ئازیزەکانی منیش هاوڕێکانی من کە بە ئەدەبی مناڵانەوە خەریکن، چیرۆکنووسن، شاعرن، نووسەرن، باشە ئەبێ وا لە مناڵ بکەین لە بری ئەوەی تۆ ئایپاتێکی بۆ ئەکری بە 8 وەرەقا لە ژیانیا باشە تۆ کتێبی دنیای مناڵانیان بۆ بکڕە ناگادە 6 وەرەقا ناگادە 4 وەرەقا کەچی ئەمەی بۆ ناکڕێ شتێکی بۆ کڕێ کە مێشکی تێکا. من لەوانەیە بڵێم وەزارەتی پەروەردە ڕەنگە کەمتەر خەم بێ لەو بوارەدا تەماشای ئەگەر سێلمان لاگرلۆ بکەین لە کاتی خۆیدا لە وەزارەتی ڕۆشنبیری پەروەردەوە هەستی کردکەوە دەرزی جوغرافیا و مێژوو بە شێوەیەکی وشک بێزارکەر هەیە لە ناو پرۆسەکەدا، بۆیە داوایان لە سیلمان لاگرلۆ کرد کە دەرزی جوغرافیا و مێژوو شیرین کەن لای منداڵان، کاتێک کە زنجیرە چیرۆکی نێڵزی نووسیەوە تەواوی باکوور و باشوور و ڕۆژەڵات و ڕۆژئاوای سوید گەڕا نێڵز بەهۆی جادوێکەوە کە بچوو کرایەوە مۆرتۆن لەگەڵ قازەکەیدا ئەو دەبێتە گەشتیار و دەڕوات ئەو شوێنانە پێشانی مناڵان ئەدات کە بە شێوەیەکی زۆر جوان تەماشاکەی هیچ کاری تیا کردووە. بۆیە دەرزی جوغرافیا و مێژوو بە هێندە شیرین بوو لای منداڵان کاتێک کە توازانیان ژینگەی خۆیان چییە و شوێنەکانیان ناسی و شەقام و کۆڵان و تابگە و ڕووبار و هەموو شوێنەکانیان ناسی ئەو کاتە بوو بە وانەیەکی جوان بۆ مناڵان. ئێستا هەر لە منداڵیەوە کە فێری ئەوە کران ژینگە بە دۆستی خۆیان بزانن بەردێک تفێک کلێنسێک ڕۆکەرە سەر جادەکە پێویستە هەڵی گریتەوە. هیوادارم وەزارەتی ڕۆشنبیری لێرە کەسانی دڵسۆز و خەمخوار هەیە بتوانن وەکو ڕۆڵی سینما لاگرلۆڤ کار بکەنە سەر نەوەکانیان، کار بکەنە سەر ئەوەی کەوا بتوانن ژینگە وەک دۆستێک وەک گەوهرێکی بە نرخ لێ بڕوانن. نووسەرانی ئێمە زۆر گرنگە، ئێمە هەر پێش نووسەرانی خۆمان ئەبێ بڵین دایکان و باوکان و خێزانەکان یەکەم نوێزگەن کە مناڵ چاوی لێ کاتەوە ئەمە بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگە. نووسەرانیش دوجار هەر دایک و باوکن و نووسەرانی ئێمە کاریگەری زیاتریان هەیە لەسەر مناڵەکان و ئێمە ئەتوانین لە ڕێی نووسینەکانمانەوە وا بکەین کە گرنگی بە ژینگە بدەین، بە تایبەتی ئەدەبی مناڵان بۆ خۆی خاڵی وەرچەرخانی بیرکردنەوە و با بڵێن ئامادەسازیە بۆ مناڵان لە قۆناغی مناڵیەوە ئەگەر ئێمە ئامادەیان بکەین وشیاریان پێ بدەین لەوەی کە ژینگە چەند گرنگە بە ئامانجی ئەوەی ئەم تاکە ببێتە تاکێک لە ئایندەیە ئێمە یعنی ئەوە نەکا فێر بکرێت لە گەورەیە خۆی تەواو ئامادە بێ بۆ ئەوەی کە ژینگە بپارێزێ خاکەکەی بپارێزێ گرنگی پێ بدا و بە بڕوای من ئەگەر نەشی پارێزێت تەنها وشیاری ئەوەی هەبێ ژینگە تێک نەدا
بە ئاگای بێنینەوە ئەمە بخۆی خاڵێکی زۆر زۆر گرنگە و ئەم ئەدەبیاتە ئەگەر ئێمە وا بکەین جارێکی تر بچێتەوە ناو پرۆگرامەکانی خوێندن ئێمە ئەتوانین زیاتر چکە بمانێ و نەمانەوەی هەموو مناڵێک ئێمە ئەگەر بە هەر هۆکارێک بێت کتێب ناخوێنێتەوە یعنی ئەمە بەداخەوە بەڵام هەموو مناڵێ لە قوتابخانەکانە یعنی مەجبورە یعنی ناچارە ئەو پرۆگرامی لە بەردەستیاتی بخوێندرێ ئەگەر ئێمە توانیمان لە ڕێی ئەدەبیاتەوە بیبینە ناو پرۆگرامەکانی خوێندن ئەمە با بڵین ئەیسەپێنین بەسەر هەموو مناڵەکانە ئەم پرۆگرامە هەر خۆی وایە مناڵەکان ئەبێ بیخوێنن لێەوە ئاسانتر ئێمە دەستمانەگا بەوەی کە ئایندەیەکی باشتر هەم بۆ مناڵەکانمان هەم بۆ ژینگەی وڵاتەکەشمان. پێویستە لەسەر وەزارەتی پەروەردە و ئەو کەسانێکەوە لە بواری ئەدەبی مناڵاندا ئیشەکەن کار لەسەر چەمکی ژینگە و ژیان بکەن بۆ ئەوەی مناڵان و نەوەکانی داهاتوومان سوود لە جوانی شیعرەکان وەرگرن هەروەها ببێتە ئەوەی هەست بە بەرپرسیارەتی بکەن چونکە وەک وتم ئەم وڵاتە جوانە ئاوات و خەونی هەر هەمومانە پڕە لە جوانی پڕە لە هەموو شتێک من وەکو خۆشم گلەیم لە شاری سلێمانی نییە ئەتوانم کە بڵێم شانازی بە شاری سلێمانی وەکەم کە زۆر زۆر پاک و تەمیزترە لە شارەکانی تر هەروەها لە جنوب لە شوێنەکانی تر هیوادارم هەموو کەسێک هەموو مناڵان بتوانن ئەم شارە جوانە بپارێزن و هەست بە بەرپرسیارەتی بکەن و ژینگە و ژیانی خۆیان بپارێزن. خۆی یەکێک لە زانە دەروون ناسەکان بە ناوی جۆن واتسۆن ئەم زانایە ینی کە خاوەنی قوتابخانەی ڕەفتاریە ئەڵێ دەگەر کۆمەڵی مناڵم بنێ بەڵام بە شەرتی ئەو مناڵانە تەندروست بن من ئەتوانم لە ڕێ ژینگەوە چیم لەو مناڵانە بوێت دروستیان بکەم بیکا بە دکتۆر بیکا بە مهندیس بیکا بە بازرگان بیکا بە کەسێکی خراپ بیکا بە هەر شتێک کەواتە ژینگە ئەو کاریگەریە گرنگەی هەیە کە ئەو زانە دەروون ناسە باسیەکات بۆیە پێویستە مامۆستایان لە قوتابخانە و دایک و باوەک لە ماڵەوە لە ناوخێزانە گرنگیەکی زۆر بدەن بە ژینگە چونکە هەمیشە لە ژینگەیەکی گونجاوە هەمیشە لە ژینگەیەکی ئارامە هەمیشە لە ژینگەیەکی خاوێنە ئیتر ژینگەکە ئەگەر ئەو مەرجە باشانەی تابێ کەواتە ئەو مناڵانە بە شێوەیەکی دروست پەروەردەبن و وا ئەکەن کە ئەوان بە شێوەیەکی دروست پەروەردەبن کاریگەریشیانە بێ بۆ سەر مناڵانی چواردەوریان. ئەمە ئەرکی دایک و باوکە ئەرکی کۆمەڵگەیە ئەرکی مامۆستاکانی دایەنگە و باخچە و پۆلیەکی سەرەتاین چونکە ئەوان هەڵگری وەرگرتنی ئەم بابەتانن کەوا من و تۆ باسی ئەەکەین لێرە کەواتە ئێمە ئەبێ دەسە جەمعی هەر لە مامۆستاکانی زمانی کوردی ئەوانەی کەوا چیرۆگنووسن ئەوانەی کەوا ئۆپەرێت ئەنووسن ئەوانەی کەوا شعری مناڵان ئەنووسن ئەوانە کەوا پێناسەی بەها جوانەکانی کەلتوری نەتەوەیی ئەکەن ئەوانەی کەوا یاری کوردەواریەکان ئەکەنە قەواڵەی بەختی مناڵەکانمان ئەوانە هەمووی ئەرکی سەرشانمانە ئەوەی ئەڕوات بۆ سەرەوە کێیە وەزارەتی پەروەردەیە ئەبێ گوێمان لێ بگرێ جا لە گوێگرتن عەقڵ و لە قسەکردن پەشیمانیمان دەزەکەوێ ئێمە ئەگەر وەزارەتی پەروەردە گوێمان لێ بگرێت ئەوە بەرهەمی ڕەنجی نەتەوەیەک ئەچنێ ئێمەش ئەبین بە پاشەبەری ئەوان ئەو کەلتوری ئەوان ئەیانەوێ ئێمە فێربین ئێمە بیخێنە سەر دیدەکانمان و مناڵەکانمان پێگۆش بکەین بەڵام بەداخەوە ئەمڕۆ ئەو بەرنامانەی دائەنێن بە تایبەتی بۆ قۆناغەکانی سەرەتایی و دایەنگە و باخچەکان ئەو بەرنامانە نین کە خزمەت بە زیند و ڕاگررتنی کەلتوری نەتەوەیی ئێمەوە بێ لەبەر ئەوە ئەبێ ئێمە دەستە جەمعی
و ئەو کارە ئەنجام بین. وەزارەتی پەروەردە ئەو مامۆستا شاعیر و ئەدیب و نووسەر و چیرۆک نووس و ئۆپەرێتزانەکان و ئەوانە هەمووی لە خۆی کۆکاتەوە بیکاتە قەواڵەی بەختی مناڵی ئەم نەتەوەیە بۆ ئەوەی ئێمە لە قەیرانی فێرنەبوونی کەلتوری نەتەوەیی دوورکەوینەوە. کەواتە ئێمە ئەبێ ئێستاکێ کارێ بکەین، ئێمە ئەو بەرنامانە جارێکیکە بخینە ناو بەرنامەکانی کتێبەکانی پۆلەکانی قوتابخانە بۆ ئەوەی هەم پێناسە بێ بۆ شێعر و ئۆپەرێت و چیرۆک و کەلتوری نەتەوەی و یاری کوردەوارەکان، هەم ئێمەش چێژێکی لێوەرگین بڵێن ئێمە خامۆڵی نەتەوەیەکین کە ئەم نەتەوەیە دەوڵەمەە بگرە دەوروبەرمان وڵاتەکانی سوودیان لە کەلتوری ئێمە وەرگرتووە، بەڵام ئێمە خۆمان نەمانتوانیوە. سپاسی خواکەم کە مناڵانی کورد وا هەستەکەم یعنی زۆرینەیان حەزیان لە خوێندنەوە و گەلێکشیان حەزیان لە نووسینە، لە گەلێ وەرکشۆپ و کۆنفرانس و فستیڤاڵی مناڵانە بەشداریم کردووە ساڵانی ڕابردوو کە نەخۆش نەبووم گۆچانم بەدەستەوە نەبوو. تەنانەت وابزانم لە یەکەم کۆنفرانسی مناڵانە هەر بەشداریم کرد کە لە هەولێر سازکرا. مناڵانێکی زۆر ئەهاتن بۆ وەرکشۆپەکان و مناڵی زۆر بەهرەمەنیشم لەو وەرکشۆپ و فستیڤاڵ و کۆنفرانسانەی مناڵانە بینیوە و مناڵگەلێک هەن نەکەم زۆریش کە بابەتی بۆ مناڵ نووسراوم ئەخوێننەوە و خۆشحاڵم بەوەی کە چەند جارێک مناڵان لەگەڵ دایک و باوکیانە هاتوون بۆ ئێرە یعنی شعری منیان لەبەر بووە، شعری منیان خوێندووەتەوە، وێنەیان لەگەڵما گرتووە. منیش بۆ ئەوەی زیاتر هانیان بەم لە فەیسبووکەکەشما بڵاوم کردوێتەوە. یعنی لە بیرمە باوکێک مناڵێکی نەبوو ئەوسا چەند دیوانە شعر هەبوو بۆ مناڵ ئەتوانم بڵێم نیوەی لەبەر بوو. ئەوە بۆ من زۆر زۆرمایی خۆشحاڵی بوو کەواتە مناڵی کورد ئەخوێنێتەوە. من سپاسیانەکەم، گوڵبارانیانەکەم و مناڵی زۆر لێ هاتوویان تایە لەو چالاکیە ڕۆشنبیێرانەدا کە بۆ مناڵان دەکرا. گەلێ دەقی مناڵم ئەبینی یعنی زۆر دەقی پێشکەوتوو بن و هیوادارم سوپاسم قبولکەن مامۆستایانی هەموو قوتابخانەکان، قوتابیە بەهرەمەندەکان بە جۆرێکی باش ڕێز لێ بنێن، دیاریات بنێ بۆ ئەوەی زیاتر لەو بوارەیە یعنی سەرگەرم بن و سەرقاڵ بن و هەست بکەن یەکێکەیە پشتیوانیانەکات و شانازیش بۆ ئەو لایەن و ڕێکخرا و مامۆستا بەڕێزانە ئەمێنێتەوە کە پشتگیری ئەو مناڵانە دەکەن و دواتر ئەو مناڵانە دەبن بە کەسێکی بلیمەت و بەهرەمەند لە بواری هونەر و شعر و چیرۆکی مناڵانەدا، یا لەوانەیە هەنێکیان وان لێبێ لە بواری نووسین بۆ گەورەشدا، یا لە بواری سینەمادا، یا لە بواری شانۆدا ببن بە کەسێکی بەهرەمەند و بلیمەت.